جودة من كريم والله بابا نك أو فحصة صد فحصي دي كجبكي هر أو نتيجة كيتي باشا سما بس چه بابا گیان كرم جنا كد نزوك من داري نابي باوکە جان ئەو قسانە مەکە یانی بڵێ نەزۆکە و نازانم چی باشە دوای خێرمان بۆ بکە با مناڵمان بێتتر ئەمە چییە؟ كرم جولة بابت راقرا دەمەیە ژنی دووەمن لۆ بینم بابە جان چەند جارێک ئەم مۆزوعەتان کردوتەوە من بە هیچ شێوەیە ژنی دووەم نایەنم نامی ئەم مۆزوعەش بکرێتەوە کوڕیم ئەتوش نەکە تێ نەزۆکە منداری نابی ئەمە دەمانوێت لەگەدا کە ژنەکە لۆ بینین منداری ببی کچی ببی کوڕی هەبی ئەو ماڵم لۆ ئەوەدان کاتەوە باشە بابە ژیان دایان عین لە جیاتی ئەوەی کەوا بڵێن ژنی دووەم بێنە دوو ئای خێرم بۆ بکەن بەشک و مناڵێکمان ببێ هەوکە من تێناگەم کوڕەکەم ئەتو چۆندا دیفاع لەو ژنە نەزۆکە دەکەی باوکە جان خێزانمە بۆ دیفاعی لێ نەکەم چەندی جارێشکێنەوە لە نەزۆکە نەزۆکەیە بەسە ئێ کوڕم وەیە نەزۆکە ئەمە دەمانوێت لەگەدا کە ژنی دووەمن لۆ بینین لۆ خاتری وەی کچت هەبی کوڕت هەبی لەبەری بەحەسێنەوە باوکە جان بەسە بێزار بووم وەڵا بابەت تەواوما کردژنی کوڕەکە گەیشتە ئەو دەرەجەیەی لە سەمنیش هاوا بکە ئەمن دەڕۆم هەتا تووشی زەتەچی نەکردیمە دەڕۆم دایکە بێزار بووم بەسە بێزار بووم باوکم بواکە ئەتوو بۆ وا دەکەی کوڕم ئەتوو بۆ وا دەکەی ئەتوو ناترسی بابت شەکرەی هەیە زەختی هەیە لێی بدا و تووشی جەڵتە ببیتن با خەفە لە من نەخوا هیچ پێویست ناکە دایکە خەفە لە من بخوا کوڕم بابت حەقیتی ئەمەش پیربووینە دەمانوێت منداڵی خۆمان لەو ماڵی ببینین بگەڕێ و بسوڕێتن هەتا کەنجین چاوەڕوان بینەمە دایکە ژان من ژنی دووەم نایەنم بەسە وەڵڵە حەزم بە ژنی دووەم نییە پێویست ناکە ژنی دووەم بێنم خێزانی خۆم خۆشە وەڵڵا بێگەردم خۆشە وازم لێ بێنن باشە باش ئەویشت خۆش بێ ژنی دووەمیش بینە خۆشن ژنی نەخواردیە چی تێدایە باش ئەگە بێگەرزانی دایکە نازانی کوڕم نازانی چۆن نازانێ ماڵەتی دیکەت لۆ دادەنین بەشە وەرەوەکەم بێگەردی بە ڕۆژلەک نەوی بە بێگەر هەروە دەزانێ ئەتو لە ئیشێ دایکە ئەمە بابەتێکی زۆر قورسە ناتوانم ئاوڕاردم بەس باشە بیرێکی لێکەمەوە جۆدە من کوڕی من ژنی دووەم دەینی بینە ئەگەر نا نیش لەمەوە پاش هەڵس و کەوتم بەرامبەر دەگوڕم نا بابی ئەمیری ئەمە قسەم لەگەڵ کردی ڕاست دەبی ڕاست دەبی بۆ بەڕاستە ڕاستە بابە ڕاستە لەبەر تۆ دایکم ڕازێ بم ئەمیر دڵت خۆش کردم کوڕی گەورە ئەم نیش لەمەوە پاش ئەو کوڕی من هەرچی بویە لەی دەمێ و لەسەر سەری خۆمی دادەم ئەس دایکە من نازانم ئەو ژنە چییەتە ئێستا کوڕی خۆ ئەمیر غەمی وەت نەبی ئەوە ناسیاوەکی خۆمانە لە خانەوادەکی زۆر باشە کچێکەش هەرچی برێن ئەوەمان لۆ دەکا و بە قسەی مەدەکاتم بەس باوکە جان دایکە جان بە مەرجێ بە هیچ شێوەیە بێگەرد نەزانێت بێخەم بە کوڕم بێخەم بەلەوەی بەرە باش